باز لە ناردنی ناوی بەشێکی زۆر لە هێزە چەکدارەکانی هەرێم دەکەین بۆ بەغداد. دوجارە سەڵاتدارانی هەرێم لە ژێر فشاردا ڕازی بوون کە ناوی بەشێکی زۆری هێزە ئەمنیەکان بۆ بەغداد بنێرن. ئەمە لە کاتێکدا پێشتر پاساوی ئاسایشی نیشتیمانیان دەهێناوە. لە کاتێککە لە پرۆسەی هەژماری من ناوی و هێزە ئەمنیانە لای بانکەکان لای بانکی هەلی هەیە کە چینە ئامادە نەبوون بینێرن بۆ بەغداد. بەش پێویست بوو بەبوونی هێزی دەرەکی و بندیوارێکی زۆر لە ریزی هێزە ئەمنیەکان. وەلامان کاتدا هێزە ئەمنیەکان پێشتر لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق کارتی بایۆمەتریان بۆ کراو هەموو معلوماتێکیان هەبوو، بەڵام ئامادە نەبوون بۆ وەزارەتی دارایی عێراقی بینێرن. ئەمەش ئاستەنگی دروست کردووە. لە ئێستادا لیستەکان نێردراون بۆ بەغداد بەشێکی زۆری. ئەمە ژوا دەکات کە کێشەی موچەی هێزە ئەمنیەکان چارەسەر بکرێت. باز لە وردەکاری بودجە و ناردنی ناوی هێزە ئەمنیەکان دەکەین. بەڵێ کۆی گشتی هێزە چەکدارەکانی هەرێم کۆی گشتیان ژمارەکەیان 332,445 کەسە کە ڕێژەی لە 180 هێزی چەکداری عێراق پێک دێنن. بۆ جێی مانگەیان نایەن کە بۆ هێزە ئەمنیەکان یاخود بۆ وەزارەتە ئەمنیەکان خەرج دەکرێت زیاتر لە 430 ملیار دینارە. ئەوانەی کە مانگەکانیان لەمە دوا دەبێت ناوەکانیان موچەی بنەڕەتی ناویسیانیان موچەی بنەڕەتیان و دەرماڵە و لێبڕینەکانیان بە تەواوەتی بۆ بەغداد بنێدرێت پێکاتون لە وەزارەتی ناوخۆ و وەزارەتی پێشمەرگە. ئەوانەی کە ناوەکانیان بە کۆد بۆ بەغداد دەنێدرێت پێکاتون لە ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایش هەرێم کە ناوەکانیان بە کۆد بۆ بەغداد دەنێدرێت. دیارە ئەوانەی کە ناویان بۆ بەغداد دەنێرێت کە پێکاتون لە وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ زیاتر لە 188 هێزی ئەمنی دەکات لە هەرێم. ئەوانەی کە ناوەکانیان نانێدرێت بە کۆد بۆ بەغداد دەنێرێت ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایش هەرێمە کە ڕێژەی لە 112 هێزە ئەمنیەکان ناوەکانیان نانێدرێت. دیارە هێزە ئەمنیەکانی عێراقیش هەمویان لە وەزارەتی بەپێی ئەو زانیاریانەی کە ئێمە هەیە و ئێمە هەمانەوە پرسیارمان کردووە هەمویان لە بەڕێوەبەرایەتێکی تایبەتی وەزارەتی دارایی عێراق هەموو هێزە ئەمنیەکانی عێراق لەوێ ناویان هەیە و پرۆسەی بە بانکیکردنیان بۆ ئەنجام دراوە. بینە سەر وەزارەتی ناوخۆ کە ژمارەیان 151,419 هێزی ئەمنیە پێکاتون لەمانە کە ئێستا ناوەکانیان بۆ بەغداد نێردراوە. پێکاتون لە پۆلیسی ناوخۆ، پۆلیسی گومرک، هاتوچۆ، هەروە پۆلیسی کارەبا و دامودەستگاکانی حکومەت، پۆلیس بە لایەنە جۆر بە جۆرەکانیەوە و زێرەڤانیش ناویان نێردراوە و بەرگری و فریاکەوتن بە هەمان شێوە و پۆلیسی نەوت و گاز ناوەکانیان بۆ نێردراوە کامانێ لە چوارچەوەی وەزارەتی ناوخۆی هەرێمدان ناوەکانیان بۆ بەغداد نێردراوە. ژمارەیان تا سەرەتای ئەم ساڵ بەپێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق 151,419 هێزی ئەمنی لە چوارچێوەی وەزارەتی ناوخۆ حکومەتی هەرێم موچەی مانگانە وەردەگرن. بینە سەر وەزارەتی پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە ژمارەکەیان 138,690 کەسە. ئەمەش پشت بەسن بە راپۆرتی دیوانی چاودێری دارایی عێراق کە پێکاتون لە لیوە هاوبەشەکان کە ئێستا لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە یەک خراونەتەوە کە ژمارەیان لە دەوروبەری 60,000 هێزی چەکداردەیە و هێزەکانی هەفتایە و هێزەکانی هەشتایە. پێشتر پارتی و کێتی ئامادە نەبوون کە ناوی و هێزانە بنێرن، بەڵام ئێستا ناوی هێزەکانی هەفتا و هەشتا دەنێدرێت لەگەڵ لیوە هاوبەشەکان. دیارە بەشێکی زۆر لە لیوە هاوبەشەکانیش لەلایەن هاوپەیمانانەوە مانگانە 22 میلیار دیناریان بۆ خەرج دەکرێت. پێشتر نزیکەی 30 میلیار بەڵام ئەم ساڵ کەم کراوەتەوە بۆ دەوروبەری 22 میلیار دیناری مانگانە. بەم شێوەیە وەزارەتی پێشمەرگە کۆهێزەکانی کە نزیکەی زیاتر لە 138,000 لە مەودووە ناوەکانیان بۆ عێراق دەنێردرێت بە مەبەستی دابینکردنی موچە بۆیان. بەڵێ ئەنجومەنی ئاسایشی هەرێم کە پێکاتووە لەمانە دەستگای ئاسایش کە ژمارەی هێزەکانی 33,000 زیاتر لە 33,000 هەواڵگری سەربازی و ئاژانسی پاراستن و زانیاری و دەستگاکانی دێژە تیرۆری پارتی و یەکێتیش بە کۆی گشتی ئەنجومەنی ئاسایش کە بە کۆت ناوەکانیان بۆ بەغداد دەنێردرێت ژمارەیان 42,307 کارمەندی ئەمنیە هێزی ئەمنیە. دەستگای ئاسایش بە تەنیا خۆی زیاتر لە 33,000 ئەوانەی دیکەش زیاتر لە 8,000 کە ناوەکانیان بۆ بەغداد دەنێردرێت. بەڵەوەی کە بینیتان وردەکاری ناردنی ناوی هێزە ئەمنیەکان بوو بۆ بەغداد کە بەشی زۆریان ناوەکانیان دەنێردرێت لە مەودووە کە ئەمە ژوا دەکات کە کێشەی موچەی هێزە ئەمنیەکان چارەسەر بکرێت و لە مەودووە
وەزارەتی دارایی عێراق و دیوانی چاودێری دارایی زیاتر وردبینی لە لیستی هێزە ئەمنیەکان دەکەن. ئەمەش پێشبینی دەکرێت کە هەمە ژمارەکەشیان کەم بێتەوە کە ئێستا 332,000 بە حکومەوەی کە باز دەکرێت کە بندیوارێکی زۆر لە ڕێزی هێزە ئەمنیەکان هەبێ و هێزی بیانی وەکو هێزی ڕۆژ و کوێزەکانی ڕۆژهەڵات کە بودجیان لەسەر خەڵکی کوردستانە ئەویش لە ناو ئەو لیستی هێزە ئەمنیانەدا بوونیان هەیە.